من ئێستا لە دواناوەندی خوێندنگەی شەی جەبارم کە تێکەڵاوە و ئەوەی کە ڕاگەیەنرا و ئەنجامەکانی قۆناغی دوانزە کە زانیمان لە پارێزگاکانە سلێمانی پارێزگای سلێمانی پشکێکی باشی بەرکەو کە دوو یەکەمیان لە شاری سلێمانی و یەکێکیشان لە گەرمیان بوو. یەکێک لەو یەکەمانە کە لە بەشە زانستیەکانایە کە خاتونێکە کچێکە بە تواناکانی خۆی بە هەوڵەکانی خۆش ئێمە هاتوین هەر لەناو ئەم خوێندنگایی خۆیان بتوانین گفتوگۆی لەگەڵا بکەین و تا چەند دڵخۆش بۆ بەو ئەنجامەی کە بەدەستی هێنا وەکو یەکەم لەسەر ئاستی هەرێم ئەویش ڕۆس یەحیایە کە ئێستا لەگەڵمایە و هەندێک لە خوێندکارەکانی تری هاوڕێشی کە لەگەڵمان هەمووی نمرەی باش و نمرەی سەرونەوەیان بەدەستێنەوە لەگەڵ ئەوانیشە گفتوگۆکەین بزانین ئەم ئاسە باشیان چۆن بەدەستێنەوە. ڕۆس سڵاو لێبێت. بەخێر بەنیاخوا. سپاس. من سەرەتا پیرۆزبایی لێ یەکەم بە هیوای ئەوەی کە بۆ ئایندە هەنگاوی باشتر بنێ، بەڵام پێمان بڵێ خۆ ئامادەکاریەکانی تۆ بۆ تاقیکردنەوەکان چۆن بووە و چۆن خۆت بۆ ئامادەکرۆ و چۆن پلانە بۆدا؟ بەخێر بەنیاخوا. ڕاستێکی من سەرەتا لە هاوین دەستم پێ کرد، مانگی 6 دەستم پێ کرد و هەنێ کۆمەڵە دەرسم وەرگر بە خەفیفی توانیم ئەوان لەوانە زەبتیکەم و دوای ئەوە تەبعاً لە کاتی مەکتەب توانیم بە یارمەتی مامۆستاکانم بە یارمەتی دەوروبەرم بتوانم هەر دەرسەکە ئەکرێ بڵێم بە تەواتی تەرکیزی خۆمی بەمێ و دوای ئەوەش بێگومان لە کاتی ئیزنەکەش تەرکیزێکی زۆر زیاترم یایە و توانیم ئەلحەمدوللا زەبتیکەم بابەتەکان. خۆ ئامادەکردنەکە پێویستە پلانێکی بۆ دانێ وەکوی خۆشی باسیەکەی لە مانگی 6 پارۆ دەستت پێ کردووە کە هاتیتە تاقیکردنەوەکان کە تۆ هەوڵی یەکەمی بێ لەوانەیە دەرەجەیەک بۆ تۆ زۆر بێت تا چەند خێزانەکەت مامۆستاکانت کەسەکانی چواردەورت هاوکارە بوون لەوەی کات ورەیەکی باش و زەیەکی باش بە تۆ بەخشن کە بتوانێ و ئاستە بەدەست بێن. ڕاستەکەی من هەموو کاتێر هەوڵم بۆ یەکەمیەوە ینی جیالەوە هەوڵم بۆ هیچ نایەوە، بەڵام هەنە جاریش خۆت هەستەکەی باوەڕت بە خۆت نییە بۆیە دەوروبەر دایک و باوک هاوڕەکان مامۆستاکان زۆر باشە کە لە ڕووی جیالەوەی کە ئەتوانن لایەنی زانستیەکە پڕکەنەوە لە ڕووی دەرونیشەوە زۆر یارمەتیز بن چکەوە زەڕورەوە الحەمدولیلا توانیم لێرە ئەو منافەسە پاکەی کە هەبوو لە نێوانمانە لە نێوان تەلەبەکانە چکە هەمومان هەوڵمان بۆ باشترینە بەڕاستی ئەوە زۆر یارمەتی دەربووە مامۆستاکانیشم بێگومان و تەبعاً دایک باوکیشم هەمیشە پاڵپشتم بوون الحەمدولیلا. دەست خۆش بێت تا چەند دڵخۆشی کە ئێستا وەکو خۆت یەکەمی و بەدەستێنەوە لەم خوێندنگەیە هاوڕێکانیش لێرە ئامادەن ئەوانیش نمرەی باشیان بەدەستێنەوە ئەمە تا چەند واکاکە ئەم خوێندنگەیە هەنگاوی باشتر بنێت و بتوانێت بە باشی خوێندکاران پەروەرد. بەڕاستی خۆشحاڵم ئەوەنەی کە بەخۆم خۆشحاڵم زۆر بە هاوڕێکانیشم خۆشحاڵم چکە ئێمە چاوەڕێی ئەوە بووین هەر و الحەمدولیلا ئەم ساڵانە پرسیار ورتر بووە، پرسیار زانستی تر بووە و زیاتر ئەو مەکتەبانەی کە خوێندکارەکانیان عیلمین خوێندکارەکانیان زیرەکەن الحەمدولیلا دەرکەوتون و شەی جەباریش یەکێکە لەو قوتابخانە کە توانیوێتی زیاتر پێش بکەوێت الحەمدولیلا ئینشەڵا بۆ داهاتوش. وەکو خوێندکارێک کە یەکەم بووی لەسەر ئاستی هەرێم پەیامت چییە بۆ خوێندکارانەی کە ساڵێکە هەوڵێن لە قۆناغی دوانزەیان نمرەیەکی باش بەدەست بێت؟ یەکەم شت پشت بەخوا بەسن ئینشەڵا و واقعی بن لەگەڵ ئەو ئامانجێک کە هەیەە هەر ئامانجێکە بەڕاستی تۆ بەنسبەت خۆتەوە ئامانجە دانێ ینی کەم و زۆری تیانە هەر شتێک بۆ تۆ باش بێ ئەوە دانێ و هەوڵی خۆتی بۆ بە هیچ مەهێڵە دەوروبەر ڕاستە قورسە بەڵام مەهێڵە دەوروبەر تەسیرت تێ بکە و ئینشەڵا هەوڵی خۆت بگێت بە ئامانجەکەت. ئێمە دەستخۆشی لەکەین سپاس بۆتەوە بە هیوای سەرکەوتنە ئەمیشە و تومانە لەگەڵ سەرکەوتنی خوێندکارەکانە خێزان پشتێکی زۆر گرنگن بۆ ئەوەی کە بتوانێت هاوکاری خوێندکارەکە بکات و بتوانێت زیاتر ژینگەیەکی لەباری بۆ دروستکات. ڕۆست کە توانیەتی پلەی یەکەم بەدەستبێنێ بەڵام خێزانەکەی و دایکیشی یەکێک بوو لەوانەی کە هاوکارێکی سەرکی بین با خۆمان لە نزیکەوە لەگەڵ دایشە سڵاو لێ بدەین. تا چەند ئێمە پیرۆزباییتان لێکەین تا چەند دڵخۆش بوو بەوەی کە ڕۆستوانی بەو ئەنجامە باشەوە بێتەوە ناو ماڵەوە و لەگەڵ ئێوە. دەستان خۆش بێ زۆر سپاسدانەکەم. طبعاً من ساڵانی پێشوو کە نەتیجەی دوانزەکان دەرەچوو هەموو ساڵێ متابعەمە کرد یعنی بە هیوای ئەوەی کە ساڵی داهاتوو کە کچەکەم ئەگاتە دوانزە لە یەکەمەکان بێ و کەناڵەکان بێنە ماڵەوە و سەیری ماڵەکان مەکرد کە کەناڵەکانە چون مقابلەیانەکردن ئەمیش بگەمە ئەو شوێنە الحەمدلله ئەم ساڵ گەشتینە ئەو شوێنە و زۆر دڵمان خۆش بوو لەخوا بەزیابێ سواسی هەموو لایەکەکەین. تا چەند ئەو هیوای هەبووە تا چەند ژینگەیەکی وا باش بۆ کچەکە و ڕەخسان لە ماڵەوە چونکە ئەم هەموو گلایانی
دەرونیش پێویستی بە تۆ بۆ کودایچێک کە بتانی بەردەوام هانی بێ بەردەوام هەوڵ باوانەکانی بەباشی جێبەجێکا بۆی و ئاسەبێت. والله الحمد لله تقريبا يعني لخوم رازيم توانيم هاوكاريكي باشي بم هدوئي ماڵە كمان يشيك بلوشتاني ك بهێمنی و هدوء و لەسەر خۆی یەکێک بلۆشتانی کە یارمەتی ڕۆزیە ڕۆزی کاتێکە طبعاً چونکە ئەم ئامانجەی هەبوو ئەیویست یەکەم بێ بە ئێمەشی نەئەوت بەس خۆی لە دڵی خۆیان لەبەرەوە زۆر جار سترێس و دڵڕاوکە ڕووی تێئەکرد لەو حاڵەتانە ئێمە زۆر یارمەتی دەری بووین منیش و باوکیشی هەچیەکی داوا ئەکرد لەو کاتە بۆمانە کرد لۆمەمان نەئەکرد نەمانەوە بۆچی و ئاکەی لە خۆلەی تووڕە نەئەبووین یعنی ژینگەیەکی زۆر باشمان بۆ ڕەخسانە بوو کە ئەتوانم بڵێم لە خۆمان ڕازین هەردووکمان منیش و باوکیشی هەردووکمان یارمەتی دەری بووین الحەمدوللیلا. دەستخۆشی لەکەین سپاس بۆ تۆ دایک هەمیشە میرەبان بۆ هەمیشە هانی مناڵەکەی دەستی خۆش بێ جا لێرە لەگەڵ کۆمەڵی خوێندکاری تر و کۆمەڵێ مامۆسای ئازیزی تر کە لێرە ئامادەن هەمویان پیرۆزبایی لە یەکترەکە من حەزەکەم لەگەڵ یەکێکی تران لەگە مامۆسای ئازیزەیە مامۆسای جان سڵاو لێ سڵاو لە تۆش بەخێر بێن ئەمڕۆ لە خوێندنگاکەوە بینی خوێندکارەکانێ یەکەم و سەرکەوتنی باشیان بەدەستێنەوە تا چەند وەکو مامۆسای هەستەکەی ئەو ماندوێتیەوە بە زیانە ڕۆشتووە و توانیتە لەگەڵیانە هەستێکی زۆر خۆش بوو کە دوێنێ زانیم ڕۆزی یەکەمە و بەڵام بۆ لاوەن چونکە هەموو ڕۆژێ ئاگاداری بووم لە تاقیکردنەوەکان کە ئەگەڕایەوە نامەی بۆ ئەناردم ئەیوت هەڵام نییە لە لاوەن دڵنیا بووم کە وایە دووەم دەرەچەیە سێم چکە دوو هەڵی هەبوو بەڵام ڕۆزی چەند جار لەگەڵی قسەمەکرێ و مامۆسایشتا پرسیارەکانم چێک نەکردوێتەوە بۆی ورەم دانە بەزێچێکی ناکەمەوە بۆی لەگەڵ تاقیکردنەوەکانی کە یا باش بڕۆم بەڵام کە دوێنێ زانیم یەکەمە زۆرم پێخۆش بوو منیش وەکو تەلەبەکان لە بەردەم تەلەڤیزۆن دانیشت بووم بۆی بزانم چەند تەلەبەمان یەکەمی هێناوە چەند تەلەبەمان دەرەجەی بەرزە دواییش یەک بە یەک نامەم بۆ هەمویان نرد هەمویان دەرەجەکانی خۆیانیان بۆ ناردم زۆرم پێخۆش بوو دوێنێ هەستم کرد کە باندووبوونی ئەم ساڵم بەزایە نەڕۆشت بوو بەرهەمەکەی وەرگرت بە باشی ئێمەش سپاسیەوە کارەکان خۆش بێ و هەمیشە سەرکەوتوو بن ئێمەش سپاسیەوەکەی نێوەش هەمیشە ڕۆڵێکی بەرچاوتانە بۆکو مامۆستا دووبارە سپاس بۆ تۆ دەست خۆش ئەم خوێندکارانەش باوتوانین یەکی هوتەیان لێوە بگرین کە وەکو یەکەمەکان سڵاو لێ بێ و ناوی خۆتمان سڵاو لە تۆش من ئارینە نۆزات کۆنمرەی 96.8 بەدەستێناوە دەست خۆش بێ سەرکەوتوو سپاس بۆ تۆ من ناز حەسەن سڵاو لە تۆش کۆنمرەی 96.8 بەدەستێنا هەر سەرکەوتوو بن ساتانە بێ بەخێر بێن من لاوان جوتیار دووەم لەسەر ئاستی هەرێم بە کۆنمرەی 696 واتە 9.43 سەرکەوتوو بی کاکە لاوان دەستە خۆش بێت من ئارە کامەران نمرەی 94.3 معدل لە دەرەجەکەمان 94.3 هێناوە الحەمدولله دەرەجەیەکە خوانەی بڕێژ باش سەرکەوت زۆر دەستە خۆش بێ سڵاوتانەوێ پێشەکی بەخێر بێن توانیمە 96.6 بێنم سپاس بۆ خوا و دووەمی سپاس بۆ مامۆستاکان سپاس بۆ دایک و باوکیشمان دوو بوون لەگەڵما ئەی ماوەیەکی ناخۆش بوو بە سپاس بە خۆتوانیمان زۆر بە سەرکەوتوی تەواویکەین دەی سەرکەوت هاوڕێکانیش مەکەم توانیان پلەی یەکەمە دەست بێنم دەستە خۆش بێ سەردا پیرۆزبایی کەناڵەکەتانەکەم بەخێر بن ئەم ساڵ بۆ جاری کە توانیمان لەسەر ئاسی هەرێم پلی ئاسی یەکەم بەدەست بین و بەعام توانیمان نمرێکی بەرز بەدەست بینی کە بێتە جێ شانازی هەم بۆ دایک و باوکمان و مامۆستاکانمان و قوتابخانەوە هەموو سلێمانی من وەکو خۆم 96.6م هێنا کە بۆ من هێشتا سەرکەوتنێکی زۆر گەورەیە و زۆر پێی خۆشحاڵم و بۆتە جێی شانازی بۆ دایک و باوک و هەموو لایەک دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ سڵاو سەرەتا بەخێراتتان لێکم مناو محمەد سیروانە توانیم 96.4 بێنم دەستخۆشی لە مامۆستا و دایکم و عیلەکەمەکەم دەستە خۆش بێ سپاس سەرەتا بەخێراتتانەکەی مەکتەبەکەمان من ناو ژماراسە ئینشاڵڵا 90.3 هێناوە بەڕاستیمایەکی ناخۆش بۆ مای کە سعیمانە کرد بەڵامی تر توانیمان ڕەنجەکەی خۆمان وەربگرینەوە دەستەکانتان خۆش بێ هەر سەرکەوتوو بن سپاس بۆیەوە بێگومان ئەمە هەموو وتەی خوێندکارە سەرکەوتووەکان بووەوە ئەوەی کە گرنگیشە ئێمە لەم خوێندنگایە کە بیرمان نەچێ
ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی هەبووە هەم لە پێداویستیەکانی ئەم خوێندنگایە هەم لەوەی کە بتوانێت دەستێکی باشی هەبێت لە پێداویستیەکان و ئەو کار ئاسانیانەی کە بۆ مامۆستا خوێندکاران کردوێتی من ئەچمە لای بەڕێوەبەری خوێندنگاکە بۆی کە بتوانین گفتوگۆش لەگەڵ ئەوە بکەین کە ئەو پلانی چی بۆ هەم بۆ مامۆساکان هەم بۆ خوێندکارەکان کاوەکو ئەم پلانە چۆتە بواری جێبەجێکردن و سەرکەوتنیان بەدەستێنەوە خوێندکارەکان لەگەڵ مابن. هەمیشاڵین تواناکانی خوێندکار زۆر گرنگە بۆی ئاستێکی باش بەدەست بێنێ بەڵام خێزان و خوێندنگەش کاریگەریەکی زۆر باشیان هەیە و بە تایبەتیش هاوکاری مامۆساکان و هاندانی خوێندکارەکان بۆی کە بتوانن بە باشی خۆیان ئامادەکەن. من ئێستا لە خوێندنگەی شەید جەبار کە تێکەڵاوە لێرەم لەگەڵ بەڕێوەبەرەکەیانە بۆی زیاتر ئێمە تواناکانی خوێندکار هەر لە هەوڵی ساڵۆ چۆن بتوانن گرنگی پێبن و هاوکاریان بن. لێرە من بەڕێوەبەرەکەم لەگەڵای ئەویش مامۆستا کەنار جەلالە کە بەڕێزیان ئێستا بتوانین زانیاریمان باتێلەوەی کەم خوێندکارانە چۆن خۆیان ئامادەکردووە وەم خوێندنگەیە وەکو خوێندنگەیەکی نمونەیش کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لەم خوێندنگەیە و لە دامەزراندنی و لە کۆمەڵی پێداویستیەکانیشە ئێمە لە زاری خۆشیەوە زیاتر بتوانین وەڵام وەربگرین. مامۆستا گیان سڵاو لێبێ. سڵاو لێبێ بەخێر بێن سەرچاو بەخێراتنتانەکەم. سەرەتا پیرۆزبایی لە خوێندکارەکان مەکەم کە یەکەم بوون جێگەی شانازی من جێگەی شانازی هەموو بە تایبەتی هی خوێندنگەکە و هی هەموو کوردستان دیارە ئەم خوێندنگەیە هەموو ساڵێ کۆمەڵی خوێندکاری یەکەمی ئەبێت ئەویش بەو ڕێکاریانەیە کە ڕێکخراوی مناڵپارێز دایناوە بۆ ئەم خوێندنگەیە کۆمەڵێ مناڵی بەتوانە وەرئەگرین کە بریتە لە 50 خوێندکار کە دەرەجەکانیان لە سەرونەوە پێنجەوەیە و دوای ئەوەش بەوەش هەر ناوەستێت خوێندنگەکە فلترێکی تریشان بۆکە ئەویش تاقیکردنەوەیە لەبەرەوە ئەو تەلەبانە کە یەنە ئەم خوێندنگەیە توانایەکی زۆریان هەیە ئاستی زیرەکیان بەرزە و پۆلەکانیش بە هەمان شێوە کۆمەڵی تەلەبەی زیرەکی تایە هەر لەو بەو شێوازە لەسەر ئەو ئاستە دەرسەکانەوەترێتەوە ئەوەشمان بیر نەچێت کۆمەڵی مامۆستای زۆر بەتوانامان هەیە لەم خوێندنگەیە کە کاریگەریەکی زۆریان هەیە لەسەر خوێندکارەکانمان و زۆر تەلەبەکانیش هەردووکیان تەواوکەری یەکترین هەم مامۆستاکان بەتوانان هەم تەلەبەکانیشمان زۆر زیرەکن. مامۆستا لەم خوێندنگای ئێوە وەگەر لەگەڵەوەی کە ڕاگەیەنرا ئەنجامەکان خرانە ڕوو پارێزگای سلێمانی پشکێکی باشی بەرکەو لە یەکەمەکانە و ئەمە بۆ هەرێم توانرا کە خوێندکارەکان ئاستی خۆیان پێشکەشکەن بەدەر لە یەکەمەکان و دووەمیش چەند خوێندکارێکی تری نمونەیشتانێک کەوانش نمرەی بەرزیان هێنا ئێوە وەکو بەڕێوەبەر وەکو مامۆستاکان لە سەرەتای ساڵە چۆن هاوکاری ئەم خوێندکارانە بوون بۆی کە بتوانن وڕێیەکی باشیانە بێ و بە باشی بخۆیان ئامادەکەن. وەکو وتم سپاس بۆخوا هەموو وەکو جەنابی شدوتت کۆمەڵی تەلەبەی زۆر زیرەکمان هەیە و 44 خوێندکارم هەبووە تەنها چەند خوێندکارێکمان لە هەشتاکانە باقی تری هەمووی لە نەوەتەکانایە. طبعا وەکو وتم ئاستی مامۆستاکانمان زۆر بەرزە زۆر یارمەتیان داون و ئێمەش وەکو ئیدارە زۆر پشگیریمان کردوون چ داواکاریەکیان هەبووە لە سەرەتای ساڵەوە بۆم جێبەجێ کردوون کە مامۆستاکان ئەو مامۆستایانەی کە تایبەتن و ئارەزویانە دەرسیان پێبووترێ من بۆم جێبەجێ کردوون تەنانەت لە ڕووی دەرونیشەوە دکتۆری بەتوانان بۆ هێناون پشگیری کردوون سیمیناری بۆ کردوون 2 جار سیمیناری بۆ کردوون چۆن خۆیان ئامادەکەن بۆ تاقیکردنەوەکان چۆن سترێز نەبن چۆن یعنی تواناکانی خۆیان بڕوایان بە تواناکانی خۆیان بێ یعنی هەم مامۆستاکان پشگیریان کردوون و هەم ئیدارەش پشگیریان کردوون بۆ جێبەجێکردنی هەموو ئەو داواکاریانی کە هەیەە. ڕێکخراوی مناڵپارێزیش زۆر پشگیریمانەکە ئیتر لە دابینکردنی کارەبا و سوتەمەنی و هەموو شتێگانی ئیتر بووین بە مەکتەبێکی جیاواز لە چاو مەکتەبەکانی. مامۆستا وەکو دوپەیامی تۆ ئەم خوێندکارانە و ئەم نمرە باشیان بەدەستێناوە بۆ ساڵی ئایندا پەیامی تۆ بۆ خوێندکاران چییە کە بتوانن بە باشی هەوڵ بن چووکە ئەم سەرکەوتنانە بەدەستیە ئەگەر ماندووبوونی تیابێت و خۆیانی بۆ ئامادەکەن.
ڕاستەکەی ئیشەڵا هەوڵی خۆیان بدەن خۆیان سترێز نەکەن خۆیان شپرزە نەکەن نەترسن ترس من خوێندکارم هەبووە زۆر زیرەک بووە زۆر بەتوانا بووە بەڵام ترس وای لێ کردووە کە دەرەجەیەکی کەم بێنێ ئەبێ باوەڕ بەو خۆبوون زۆر بێت ئەو تەلەبەیە کە ئەچێتە ئیمتیحانەوە زۆر باوەڕی بەخۆی بێت ترسی نەبێت سترێز نەبێت ئەوە بەشێکی زۆر لە سەرکەوتنەکانی بەدەست دەهێنێت و ئەو هەوڵەی کە هەشێتی ئەوەی لە توانایەتی بیات و ئیتر بچێتە ئیمتیحانەکەیەوە ئەو زۆر شپرزەبوون و سترێز هەموو تواناکان ئەکوژێت. دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ بۆ تەواوی مامۆستا بەڕێزەکان کە توانیانە لەم خوێندنگەیە ئەم خوێندکارە نمونەیانێ بێ ئەمانە موجێکی شانازین بۆ ئێمە کە بتوانین لە ئایندە پشتیان پێبەستین و بتوانن ئەوانش توانەکانی خۆیان بەباشی بەکاربێنن هیوای سەرکەوتن بۆ تەواوی خوێندکارەکانی تریش ئەخوازین و بتوانن ئەوانیش لە ساڵی ئایندە لە سەرەتای ساڵەوە لەگەڵ مامۆستاکانیانە هەوڵێکی باش بن بۆی کە بتوانن ئەوانیش ئاستێکی باش بەدەست بێنن.